بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO CDC ئەم نەخۆشیە واتە ئەنفلۆنزای H1N1 لە قۆناغی بڵاوبوونەوەی جیهانیدایە. ئەوە بەمانای ئەوەیە ئەم نەخۆشیە لە تەواوی کشوەرەکان و تەواوی جیهاندا بڵاو دەبێتەوە و هیچ وڵاتێک لەم نەخۆشیە دەربازی نابێت. دیار لەگەڵ هاتنی وەرزە ساردەکانە نەک تەنها لە هەرێمی کوردستان و سلێمانی و عێراق بەڵکو لە دەوڵەتانی دەوروبەرمان لە ئەوروپا لە ئەمریکا ڤایرۆسێک ئەژێتەوە چالاکی زیاد دەبێت کە پێی دەوترێ ڤایرۆسی ئەنفلۆنزا و ئێستا لە هەموو جیهانە نەک لێرە بەهۆی دواکەوتنی بارانبارین و بوونی وشکە سەرما چالاکیم ڤایرۆسە زیایەکە پەتای ئەنفلۆنزایکی کە لەو پەتایانی کە ساڵانە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە تەمان بەپێی ئەو تەوەقوعاتانی کە بەڕێزان لە فەرمانگەی تەندروستی سلێمانی و خودی بەڕێز بەرەبەری گشتی دکتۆر سەباح کە لیژنەیەکی تایبەتی بۆ پێگەێنراوە ئەو لیژنەیە هەریەکە بە کاری خۆی هەستا شوێنی تایبەت بۆم نەخۆشخانە ئامادەکرا بۆینەوە خاڵەتێکی نەخوازراوە ڕوو بدات و هەموو ئەو پێداویستیانی لە عیلاج و لە فەحس و لە پێداویستی ئاکامە ناخۆشەکانی ئەنفلۆنزا هەمووی حازر کراوە. نیشانەکانی ئەنفلۆنزای H1N1 بەرزبوونەوەی لە ناکاوی پلەی گەرمی لە شی مرۆڤ، سەر ئێشە، کۆکە و ئازار لە ماسوولکەکاندا و ئەم ئەنفلۆنزایە دەبێتە هۆی زیاتری ڕشانەوە و ئازار لە ئەنفلۆنزای ئاسایی، سکسون و دڵتێکەڵاتن و هەوکردنی قوڕک، ئازاری گشتی لەش، سووربوونەوەی چاو و ئاو هاتنە خوارەوە لە چاوەکان. ئێمە لێرەوە ڕێنمایی هاوڵاتیانەکەین سێ هەنگاو بگرنەبەر یەکەگەر نیشانەکانیان لێ دەرکەوت نزیکترین مەڵبەندی تەندروستی خێرا نەچنە خەسخانە بەڵام نزیکترین مەڵبەندی تەندروستی پزیشک و کارمەندی پێویستی لێیە لەبێ دەیان پشکن و ئەوەی ئەگەر پێویستی کرد داغڵیانەکەن لە خەسخانە ئەگەر پێویستی نەکرد چارەسەری پێویستیان دەدەنێ و دایان نێرنەوانێ لامان کاتیشە ئەگەر ئێستا هیچیان نەگرت بوو بچن سەردانی نزیکترین مەڵبەند بکەن بۆ خۆکتان بە تایبەتی ئەوانەی کە باسم کرد گەنجێک ئێمە ناڵین خۆیان بکتن بەڵکو ئێمە ئەڵێن وەکو وتمان دووبارەیەکەمەوە مناڵ تەمەنژێر 5 ساڵ کەسی بە ساڵاتچوو لای ئێمە بە ساڵاتچوو لە دوای تەمەنی 65 ساڵەوەیە کەسێک کە نەخۆشی دڵ و گورچی لەوسیەکان و جگەری هەبێ کەسێک کە نەخۆشی درێژخانی وەکو سەلەسیمیای هەبێ بۆ نمونە بەرزبوونەوەی فشاری خوێنی هەبێ شەکرەی هەبێ ئەمانە هانیانە دین کە بچن. ڕۆژێک هاوڵاتی ڕەنگە بەنەوەیەکی تر لێکدانەوەی بۆ ئەمە کردبێ پێویست ناکە هاوڵاتی بترسێ یا بە هەندی وەربگرێ ئەم شتە بەڵام خۆپاراستن هەمیشە باشترە لە چارەسەرکردن ئەوەی کە ئێستا جێی سەرنجی لایانی تەندروستیە بەتای H1N1 کە تا ئێستا ئێمە لە شاری سلێمانی تەنها 4 حاڵەتمانە بووە خۆشبەختانە لەم 4ش سییانیان چارەسەر کراون و ئێستا لە ماڵی خۆیان تەواوکاری چارەسەرەکەیان وەرەگرن چکە کۆرسێک چارەسەری هەیە بێ وەریگرێ و ڕێنمایی پێویست بەم کەسانە دراوە و بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تر ئەگەر ڕووبدا ئێمە ئامادە باشین بەڵام سپاس بۆ خۆ تا ئێستا ئەوەی کە ڕووی داوە لەژێر کۆنتترۆلدایە و شتێکی ناخۆش تا ئێستا ڕووی نەداوە. ڕێگاکانی خۆپاراستن لەم ڤایرۆسە چییە؟ ڤایرۆسەکان دەتوانن لە دەرەوەی لەشی مرۆڤەکان بۆ ماوەی نزیکەی 2 سەعات بژین بۆیە دەبێت یەک دەستەکانمان بە پاکی بە ئاو و سابوون بشۆین لە کاتی دەستلێدانی شتەکان بە تایبەتی لە کاتی دەستلێدان لە کیلۆنی دەرگا و دوورکەوتنەوە لە دەستلێدانی دەم و چاولی. دووەم پاکشوشتنی دەستەکان بە سابوون لە پاش پژمین و کۆکین. سێەم بەکارهێنانی کلێنیکس بۆ داپۆشینی دەمولود لە کاتی پژمین و کۆکەدا. چوارەم بەکارهێنانی پاکەرەوەی دەست کاشلەی خاوێنکەرەوەی دەستی تێدایە بە شێوەیەکی بەردەوام. تا ئێستا ڕۆژانە لە هەموو شوێنەکە خەڵک بەداخەوە گیان لە دەستدا بە نەخۆشی بەڵام ئێمە بێ پشکنینی پێویستی بۆ بنێرین ئەوەی گیان لە دەستبا بێ پشکنین بزانین بۆ ڤایرۆسە بووە. دیارە ئێستا لە وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانیش چەند کەسێک توش بوون و گیانە دەستداوە لە عەمان لە ئەوروپا لە ئەمریکا وەکو پێموتی چکە ڤایرۆسەکە تۆزێک دڕندەیە لە طوبا کە ئێستا ڤایرۆسی H1N1 پێ ئەڵێن دوو جۆر ڤایرۆسی ئەنفلۆنزا لەسەر سەرمانە خولێتەوە ئێستا لە هەموو هەوا هەیە A3N2 H1N1 کە تۆزێک ئەم ڤایرۆسە دڕندەیە بەراوردکردنی بە ڤایرۆسەکانی تر. یەکێک لەو ڕێنمانەی کە ئێمە وەکو نەخۆشخانەی شار و بە تەندروستی گشتی سلێمانی بە تێگڕا پێمان باش و کاوڵاتیان لەم ماوەیە تا چەند ڕەنگە چەند مانگی تریش بخانێ خۆیان بە دوور بگرن لە شوێنە قەرباڵغەکان لەو شوێنانەی کە کۆبوونەوەی خەڵکی تێدایە و سەردانی ئەو نەخۆشانە نەکەن کە
بە شێوەیەک لە شێوەکان تووشی ئەنفلۆنزا بوون تەنانەت گەڵامەتێکی بەسیتیش بێ باشتر وایە خۆیان پارێزن لە بەرکەوتن لەگەڵیان هەتا ئەو کۆرسی عیلاجە تەواوکە و پەتاکەی نامێنێت کە بە تێکڕایی ئەتوانین بڵین لەو ڕۆژی کە تووشی پەتاکە بێمەوەی دە ڕۆژێک ڕەنگە ببێتە هۆی هۆکارێکی گواستنەوە لە بینی کەسەکاندا بۆیە باشتر وایە و دە ڕۆژێ ئەمە خۆمان بگرین لەم کەسانە پارێز بکەین و سەردانی نەخۆشخانەکان و ئەو شوێنانی کە نەخۆشی پەتای ئەنفلۆنزا سەردانی ئەەکەن بۆ هەر نەخۆشێک لە نەخۆشەکان سەردانیەکەن خۆیان بە دوور بگرن لەو شوێنانە پێمان باش بوو ئێستا ئێمە وەکو نەخۆشخانەی شار سەردانیکردنی نەخۆشمان قەدەغە کردووە بە پێی دوایین زانیاریەکان ئەم نەخۆشیە لە ڕێگای کۆکە پژمین ئاوی دەمولوت لە یەکێکەوە بۆ یەکێکی تر دەچێت ڤایرۆسەکە لە 1 مەترونیەوە لە ڕێگای پژمین و کۆکەوە بۆ یەکتر دەڕوات تەنانەت لە ڕێگای دەستلێدانیشەوە بۆ یەکێکی تر دەچێت وەکو دەستکی دەرگا یاخود ئەو کەلوپەلانەی زۆر بەکار دەهێنرێن. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.